بەهۆی کەمی بارانبارینەوە ئەمساڵ ئاستی ئاوی بەنداوی دوکان 5 مەتر لە ئاستی ئاسایی ساڵانەی خۆی دابەزیوە، بەراورد بە ساڵی 2019ش 14 مەتر ئاستی ئاوەکە کەمی کردووە. بەڕێوەبەری بەنداوەکە دەڵێت ئەمساڵ تا ئێستا تەنیا 250 میلیمەتر بارانباریوە، لە کاتێکدا ساڵی ڕابردوو بەکۆ 670 میلیمەتر باران باری بوو. ساڵانە ئێرە نزیکی 600 بۆ 650 بگرێت تا 700ش ئەوە معدلی تێکڕای ساڵانەی بارانبارینەوەتە ئێمە ئەم ساڵ نەگەیشتوینە نیوەی ئەو تێکڕای ساڵانەی کە دەبارێت. بەهۆی ئەوە ئاسی ئاوی دەریاچەکەمان تەبان ئەوەیە کەوا دەیبینیکەوە لە پشتەوە دیارە ئاسی ئاوی دەریاچەکەمان ئەم ساڵ نزیکی 5 مەتر لە خوارپار ئەم کاتەوەی نواتە پار ئەم کاتە 5 مەتر لە سەروی ئێستاوە بوو و پێرار ئەم کاتەوە بوو ئاو کە چۆن ناو بێڵماوسەکەەوە نزیکی 14 مەتر لە سەر و پێرار لە خوار پێرارەوە نواتە پێرار 14 مەتر لە سەر و ئێستاوە بوو. ئێستا دەریاچەکەمان دەتوانین بڵێن نیوەی ئاوەکەی تایە بۆ ئێستا کاتی ئێستادا لە چاو پێرارم کاتەوە واتە نیوەی پێرارم کاتی تێدایە دەریاچەکەمان ئەوەندە مەتر سێجا ئاومان هەیە لەناو دەریاچەکەدا. هەمانە موشکە ساڵی ڕووی لە وڵاتانی دراوسێش کردووە، بەڵام وڵاتانی دراوسێ هەندێک هەنگاویان ناوە بۆەوەی کە کاریگەریەکانی کەم بکەنەوە. ئەو کاری ئەوانەی کە ناوێنە ئەوەیە بەنداوەکان دروستەکەن لەسەر ڕووبارەکان لەسەر ڕووباری زیی بچووکە بەنداوانیان دروست کردووە، بەوە کاریگەریەکان لەسەر خۆیان کەم کردوێتەوە، بەڵام کاریگەریەکان لەسەر ئێمە زیاتر کرد. کەمی ئاو لە بەنداوەکەوا دەکات ئەمساڵ کەمتر بە ساڵانی دیکە ئاو بۆ خواروو ناوەڕاستی عێراق بەربدرێتەوە. ئەوە ژوا دەکات ناوچەکانی خوارووی بەنداوەکە ڕوبەڕووی کەم ئاوی ببنەوە، زیانەکەشی بە پلەی یەکەم بۆ کەرتی کوشتکاڵ دەبێت. شارەزایان پێشبینی دەکەن لە ئاگەری بەردەوامی بێبارانی لە ساڵانی داهاتوو ناوچەکانی خوارووی عێراق بە ناچاری بەهۆی کەم ئاویەوە دەبێت چۆڵ بکرێن. بەتاکی ناتوانین وەکو پار ئاوی پێویست بەربدەینە بۆ ناوچەکانی ناوەڕاست و خوارووی عێراق. ئەبێ ئەو ئاوەی کە هەیە زۆر کەمە، لەبەرەوە تەسەوەر دەکەم لە 150 ئەو ئاوەی پارکە بەردراوە بۆ ناوچەکانی ناوەڕاست و خوارووی عێراقیش لە 150 بتوانین ئەو ئاوە بەردەینەوە. بەتاکید ئەو کەمێت ئاوەی کە لە دەریاچەکە هۆکارێکە بۆ ئەوەی هەم بۆ بەڕێمێنانی کارەبا ناتوانین وەکو پێویست کارەبای لێ بەرهەم بێنرێ، چونکە ئاسی ئاوەکە لە ئاتێشی کەمدایە. کەمبوونەوەی ئاوی بەنداوی دوکان کاریگەری لەسەر کەمبوونەوەی بەرهەمی کارەباش دەبێت. کارپێکردنی تەنیا یەکەیەکی بەرهەمێنانی کارەبا کە 55 مێگاوات کارەبا دەدات لە هەر چرکێکدا پێویستی بە 80 مەتر سێجا ئاو هەیە. بەنداوی دوکان توانای گلدانەوەی 7 ملیار مەتر سێجای ئاوی هەیە کە لە ئێستادا تەنیا 3 ملیار مەتر سێجا ئاوی تێدایە. بۆی وشکە ساڵی و کەمی بارانیشەوە لەم ساڵدا گرفتی گەورە بۆ گلدانەوەی ئاو لە بەنداوەکەدا دروست بووە. ڕامیار عوسمان، کەناڵی پێام، قەزای دوکان.